دیاردەیەک لە دیاردەناشرینەکان کە لەناو خەڵکا باوە ئەوەیە کە ئادابەکانی مۆبایل نازانن. ئادابەکانی مۆبایل نازانن. ڕۆژێکیان لە مزگەوتی حاجی مەدحەت لە کفری ئیمامەتمە کرد، نوێژی عەسر بوو کە هەر ئەڵڵاهو ئەکبەرمان کرد و دەستمان کرد بە نوێژ، یەکسەر برادەرێک لە لای دەستی چەپی منەوە تەلەفۆنی بۆ هات. ئەو کاتانش مۆبایل وەک ئێستا نەبوو، یعنی ئەم مۆبایلە تازانە نەبوو و زۆرێک لەوانەیشی کە مۆبایلیان بەکارهێنا بە تایبەتی پیاوە بە تەمەنەکان نەیانەزانی چۆن بیکوژێننەوە، یان چۆن سامەتیکەن بە تایبەت لە کاتی نوێژە. بۆیە کابرا نەیزانی، پەشۆکە دای نەخست بوو پێشە و لە کاتی نوێژە هەر دەستمان کردوتم ئەڵڵاهو ئەکبەر و ئەویش یعنی طبعاً ئەویش نوێژی دابەست، ئیتر دەستی کرد بە لێدان. طبعاً جەرەسەکە جارێک دەنگیشی زۆر بوو، جەرەسەکە بە کاملی چووە سەر، پاشان یەک تۆزێک چاوەڕوانی نەکرد، هەم جارێکی تر لێدایەوە. بڕواتان هەبێ مبالغە ناکەم، هەر چوار ڕکاتەکە بە بەردەوامی دەستانیە چاوەڕانی ناکرد دووبارە لێدایەوە، دەستانیە چاوەڕانی ناکرد دووبارە لێدایەوە. ئیتر نازانم ئەو نوێژی عەسرەمانە چۆن کرد، یعنی هەر زۆر حاڵمان خراپ بوو. دوای ئەوە کەم طبعاً من پێشی خەڵکەکە سەلام دایەوە، چونکە ئیمامم سەلامی لای چەپم دایەوە، کابرا ئەوەندە ئیحراج بوو، هەڵسا و ڕۆشت هەر ڕای کرد، یعنی مزگەوتەکەی بەجێهێڵا. ئیتر لەو ڕۆژە بەدەوام من نەمبینی لە مزگەوتە. سوبحان الله، ئەمەنە ئیحراج بوو. ئیتر نازانم چەند جار دایلی، یعنی حسابی جارەکانم نەکرد، بەڵام نوێژەکان یعنی من نازانم چۆن نوێژم کرد و خەڵکەکەش طبعاً هەروە. ئێوە کەی ئەدەبە، یعنی مۆبایل ئەبێ ئینسان بڕی ئادابێ ڕەچاویکە، هەر وەکو سەردان وایە مۆبایل فەرقێکی وای نییە، هەر وەکو چۆن بڕۆی بۆ ماڵێک مراعاتەوە کەیگەر کاتەکە ناوەخت نەبێ، نەوە کاتی خەوتن بێ، نەوە کات نان خواردن بێ، نەوە کاتی نوێشکردن بێ، مراعات ئەمانە هەبووی هەموو بکەی کاتێ تەلەفۆن بۆ یەکێک بکەی، سیر کە بزان سەعات چەنە. مەجاری وایە کابرا بڕواتان هەبێ وەکو مامۆسایانی ئاینی و هەموو مامۆساکانیش ئێستا شایەتیدەن لەسەرم قسەی منە، جاری وایە سەعاتی یەکی شەو تەلەفۆنمان بۆ کراوە، مامۆسا ببوورەوە خوا لە خەویشتم کرد، بەڵام پرسیارێکمان هەیە، تخوا مامۆسا دۆمینە حرامە یا حرام نییە؟ ئەخبرا بەکەی مشکیلێ، یعنی ئەمە بەیانیم پرسیارە بکە، بەڵام خۆی و جەماعەتێک لە ڕەبایەک دانیشتون پێشمەرگەیە، لە ڕەبایەکە دانیشتون ئەبێتە مناقەشەیان و ئەو پرسیارە یەکسەر ئەو بیر لەوە ناکاتەوە سەعاتی چەنە، مامۆسا خەوتووە وەک ئەو نییە لە واجبا بێیان لە هینابێ، بۆ نوێژی بیانی مامۆسا ئەبێ هەڵسێ بۆ مزگەوت، بۆیە یەکسەر تەلەفۆنەکە لەگەڵ تەلەفۆنەکە هیچ مراعاتی کاتەکە ناکات، و اعتزاریش ناکە، هەر ئاوا یعنی شتێکی بەسیط. جا هەروەها کاتی نوێژ بزان، ئەگەر بزانی کاتی نوێژی جەماعەتی مزگەوتە مەیکە لەو کاتە، هەروەها کاتەکانی تر کە نەگونجاوە لەو کاتانە تەلەفۆن مەکە. و کاتێکیش تەلەفۆنەکەی وەکو چۆن لە دەرگای ماڵێک ئەدەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ 3 جار بە لە دەرگا، 3 جار ئەگەر نەیکردەوە دوای ئەوە ئیتر بڕۆ، هەر بین جارێ بۆ جارێکی تریش بە قەدەری 2 ڕکات چاوەڕان بکە، نەوە کابرا لە نوێژابێ، نوێژی سونەت بکە. یعنی تۆش ئەبێ وا بکەی، تەلەفۆنێکت کرد جەرەسێکت لێدا، ئەگەر هەڵی نەگرت چاوەڕوان بکە تا 5 دقە 10 دقە، نەوە بۆ کابرا نەگوجێن دووبارەی کەرەوە، لە 2 جار یا 3 جار زیاتر ئیتر لێشی مەدە، ئەو جارانش با بینی هەبێ، حتا ئەگەر شتەکە زۆر پێویستیش بێ، حتا زۆر پێویستیش بێ، یعنی خۆ یعنی چی ئەکەی؟ یعنی من ئەمە باسەکەم کاتێ تەلەفۆن بۆ یەکێکەکەی، بەڵام ئەگەر تۆ بۆ کەسێکی خۆت ئەیکەی، حتا بۆ کەسەکەی خۆشت نەوەک لە نوێژی جەماعەتا بێ و مۆبایلەکەی قەفڵ نەکرد بێ و دەنگی بێ و جەرەسەکە خەڵک ئەزعاجکە، لەوەش مراعاتی ئەو مەوزوع بکە. هیوادارم هەمومان ئەم ئەدەبانە بپارێزین، بە تایبەت لەم زروفە، لەم وەزعی کە ئێمە تیایەن کە وەزعی سەرقاڵیە، یعنی زۆر ئێمە پێویستە شتێک نەکەین خوا نەخواست، یعنی ببێتە مایە عەیبە و کەم و کورتی بۆ بەرامبەرەکەمان.